بەزلوبەرگی زستانە خۆی داپۆشیوە، لە بەردەم ماڵەکەی دانیشتووە، چیاکان پێمان ئاشنا دەکات. لە ساڵانی ڕابردوو لەم کاتەدا بەفر لووتکەی چیاکانی سپی پۆش کردبوو. زۆر سەرمایە لە ساڵینە ڕابردی سەرماترە و ئێستا ئەوە حالیان ئەمن بلوزمی لێبەرەوە قاپوتمێ لێبەرەوە هێشتا جەوەکە زورە باشی هەیە و هیچیش بەفر و باران نەهاتیە، یعنی جەوەشی زۆر ناخۆش و کشوهەوای ناوچەکە تەموو مژاویە، دار و درەختەکان زووتر لە وادەی خۆیان گەڵایان زەر بووە، پلەکانی گەرماش دابەزیون. خەڵک ئامادەکاری کردووە بۆ وەرزی زستان. بەرپرسی هۆبەی کشتوکاڵی سیدەکانیش دەڵێت دواکەوتنی بارانبارین زیان بە جوتیاران دەگەێنێت. ساڵ لە سنووری سیدەکان بە بەراورد لەگەڵ بەفر و باران نهاتێ، کەمێک بەفر لە چیایەکان هاتووە و هەتا ئێستا باران نهاتێەوە، زەرەر و زیان بە جوتیارەکانی سنوورەکەمان ئەگەینێت. سەختی وەرزی زستان گوندنشینانی بناریچیای هەڵگۆرد لە برادۆست ناچار دەکات بەرەو قەزای سۆران و ناحیەی سیدەکان گوند و ئاوایەکانیان لەم وەرزەدا چۆڵ بکەن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.